ئێمە ئەمڕۆ کە زیاتر لە 2000 کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت دەبین لێرە کۆبووینەتەوە دوای یەک مانگ کەرەنتینەکردن، دوای یەک مانگ برسیکردن، دوای نزیکەی 4 مانگ لە پێنەدانی موچە تەنها یەک موچە دراوە، ئەویش لە 120 کەمەندامان وەری نەگرتووە، تەنها 2 ڕۆژ موچەیان داوە کە 100,000 دینارە. ئێستاش کە بەرەو مانگی ڕەمەزانی پیرۆز دەڕۆین تەنها 2 بۆ 3 ڕۆژی زۆر کەممان ماوە. بەڵام چ مانگێک ئەو خەڵکەی کە ئێوە لێرە دەیبینن نمونەی زیاتر لە 100,000 کەمەندامە لەم وڵاتەدا کە 1 دیناریان پێ نییە، نمونەی هەزاران کەمەندامە کەنان لە ماڵیانان نییە، نمونەی هەزاران کەمەندامە کە موچەیان وەرنەگرتووە، کە موچەکەیان بەشی قوتی ڕۆژێک ناکات. ئێستا بەرەو مانگێک دەڕۆین، مانگی خێر و بەرەکەت، بەڵام بەسچی برسی و بەگیرفانی بەتاڵ. ئەمڕۆ کە هاتووینەتە دەر شەقامەکانی سلێمانیمان گرتووە، نە بۆ خۆشیە، نە بۆ ئاهەنگگێڕانە، نە بۆ جێبەجێکردنی یاساکەمانە و نە بۆ پابەندی مافەکانمانە حکوومەتی هەرێمی کوردستان کە پێوەی پابەند بێت و داواکانمان جێبەجێ بکە، بەڵکو هاتنی ئێمە بۆ دەرەوە لە برسایە، هاتنی ئێمە بۆ دەرەوە هاندانی گیرفانی بەتاڵمانە، هاتنی ئێمە بۆ دەرەوە گریانی ئەو کەمەندامانەیە کە نان نییە بیخۆن، هاتنی ئێمە بۆ دەرەوە هاتنی ئەو کەمەندامانەیە کە ماڵەکانیان بەتاڵە، هاتنی ئەو کەمەندامانەیە کە مجەمیدە و سەلاجە و ژێر خۆیان فرۆشتووە بۆ قوتێک، بۆ نانێک، بۆ پاروێنان، بۆ قوتێکی ڕۆژانەی خۆیان. بەداخەوە بە ناوی چاکسازی چەند ساڵ نان بڕاویان کردین، بە ناوی پاشەکەوتی موچە چەند ساڵ بێ موچەیان کردین، بە ناوی پێشمەرگایەتی و بە ناوی داعش و بە کۆمەڵێک ناوی خۆیان هەرچی سوکایەتی و هەرچی بێڕێزی و هەرچی بێحورمەتی و هەرچی پەراوێز خستنە بەسەر هەژارترین و پاک و بێگەرترین و نەزیهترین چین و توێژی ئەم کۆمەلگایان هێنا کە کەمەندامانی کوردستانە. ببینن، بە چاوی خۆتان ببینن، بزانن لەسەر سایە حکوومەتی هەرێمی کوردستان، لەسەر دەستی کوڕی سەرکردەکان ئەم کەمەندامانە چۆن برسی کراون. ببینن، بزانن کێیان خاوەنی 10,000 دینارە، ببینن، بزانن کێیان قوتی مانگێکی هەیە لە ماڵەوە، خۆیان پارەیان هەیە بۆ کڕینی سەدان ئۆتۆمبیلی بەرز، بەڵام پارەیان نییە بۆ دابینکردنی تەنها 1 کورسی کەمەندامی، پارەیان نییە بۆ دابینکردنی قوتی ژیانی تەنها 2 کەمەندام. 1 مانگ چاوەڕێمان کرد، چاوەڕێی ئەو میکانیزمەمان کرد کە خواردن بگاتە ماڵە هەژارەکان. ئەو میکانیزمە کۆرۆنا تەواو بوو، بەڵام میکانیزمەکە هەر نەکرا. دەیان و سەدان خێزان لە سەردەمی کۆرۆنادا ڕووی کردە ڕێکخراوەکەمان، مناڵەکانیان بۆ فڕێداین، کەمەندامەکان هاتنە بە دەرگامان، داوایان لێکردین تەنها قوتی 1 ڕۆژمان بنێ، سەدان نامەی کەمەرجکێن و جەرگ بڕیان بۆ ناردین، تکایان تیا کردین. بۆیە ئێمە وەکو ڕێکخراوەکەمان توانیمان قوتی 4,000 کەمەندام زیاتر دابینکەین، بەڵام ئەوە تەنها بۆ هەفتەیەک بوو بڕایەوە. ئێستا بەرەو مانگی ڕەمەزانی پیرۆز دەڕۆین. ئێمە هیچ داوایەکمان لە حکوومەت نییە، چونکە ئەزانین ئەم حکوومەتە هەتا پێی بکرێ سوکایەتی، بێڕێزی، بێحورمەتی، بێئەدەبی بەرامبەر بە کەمەندامان دەکات. بۆیە داوا لە کەسێک ناکەین کە برسی کردوین، داوا لە کەسێک ناکەین کە موچەی بڕیوین، داوا لە کەسێک ناکەین کە گاڵتەی بە عەقڵمان دێ، بەڵکو داوا لە خەڵکی خاوەن ویژدان، لە خەڵکی خێرخواز، لە خەڵکی بە ئەخلاقی ئەم شارە دەکەین، داوا لەنەوەی عەلەکە دەکەین، داوا لەنەوەی شۆڕە سوارانی ئەم شارە دەکەین بێن بەهانای کەمەندامانەوە. تکاتان تیاکەین، با کەمەندامان لە ڕەمەزاندا سفرەکانیان بەتاڵ نەبێ، تکاتان تیاکەین،
با کەمەندامان لەوە زیاتر برسی نەبن تکاتان تیاکەین با کەمەندامان لەوە زیاتر گیرفان بەتاڵ نەبن خۆتان بڕۆن چاوپێکەوتنیان لەگەڵا بکەن بزانن لە سای ئەم حکوومەتەدا لە سای وەزارەتەکاندا چ دۆزەخێکیان بۆ کەمەندامان ڕەوا بینیوە بزانن چ بەهەشتێکیان بۆ خۆیان دروست کردەوە و چ دۆزەخێکیشان بۆ کەمەندامان ئێمە نە شەڕەنگێزین نە ئاژاوە گێڕین ئێمە نە جاش بووین نە ئەنفالچی بووین نە هەڵەب جەمان چیمیا باران کردووە لە پێناوی چیا کەمەندامان وا برسیەکەن لە پێناوی چیا کەمەندامان وا ڕسواکەن لە پێناوی چیا هەرچی نەهامەتیا بەسەر کەمەندامانتان ناهێنا چ وەڵامێکتان هەیە بۆ کەمەندامان چیتان هەیە بۆ کەمەندامان بەڵێ نەدەین خۆ ئەگەر لەم دنیاشا لەسەر زەوی نەتوانین یەخەتان بگرین لە قیامەتا یەخەتان نەگرین لێتان نابینەوە هەتا مافەکانی خۆمان وەرەگرین نا بۆ برسێتی کەمەندامان نا بۆ بێموچەی کەمەندامان نا بۆ ڕسواکردنی کەمەندامان بەڵێ بۆ ژیانێکی شایستەی کەمەندامان بەڵێ بۆ ژیانێکی شایستەی کەمەندامان هەمومان بە یەک دەنگ دەڵێین بەڵێ بۆ خۆشگوزەرانی بۆ کەمەندامان ڕسوا بنە و کەسانەی کەمەندان برسیەکەن ببنە و ئەو کەسانەی کەمەندان برسیەکەن داوەشێن داڕزێن بمرن ڕسوابن نەک مناڵێکی شە لە دەماغ برسیکەن نەک باوکێ برسیکەن کە هەردوو قاچی نییە نەک دایکێ برسیکەن کە لەسەر کورسی کەمەندامیە شەرمەزار بن ئێمە لەوە زیاتر هیچمان نییە پێتان ئەڵێن شەرمەزار بن شەرمەزار بن شەرمەزار بن